ئەم شەو سەعات تقریبان 2:30 لە هۆڵەکە دانیشت بوومان لە کاوێکا کاتوێ زربەیەک هات زرمەکەی تر ئەمە چەند جارێکە ئەگرێت لە شەریکەی تر نازانم بینە من دەیەکە تێی نەگردا ئەم کاتوێ شەو ماتوێشە تەلەفۆنم بۆ دووس کرد شەو وتم چی بێ و زرمە چەند جارە ئەیانەدەوە کاتوێشەی لە دوو زۆ هاویش بەرەو کۆرمۆر ئیمشەو دەنگەکە لەم مەنتیقە دیارە درۆن و مرۆن بوو ئیتر وتیان ئاگرێکیش کەوتە تۆ ئیتر تقریبا هەتا سەعات 11-12 شەو شوت هەر هاوارێکەویت بڕۆنە ژوورە بڕۆنە ژێر سەبەکانەوە مەترسی هینەیە لە سەرتان وەک کرێکارەکان بە تاکید مەترسی زیاتری دروست کردە بۆ ژیانی گوندی کۆرمۆر وەڵای ئەم ڕووداوی ئەم شەو لە ماڵە دانیشتومان کاتێک مازانی زرمەیە زۆر گەورە هات دەنگی زۆر بەهێز بوو ئەتر هەستاین ملی سەر ڕووی باخانی وەڵا سەیرم کرد دووکەڵێک ئەلێرەوە هەستا ئەلەم لایە یعنی نزیک لای شەریکەوە بوو ینی داخل ناو شەریکیشا بوو ینی دووکەڵەکە لێت دەور ساعات بە تقریبی 2 ساعات 2:30 ئەو ناوە بوو وەڵی نازانم بڵێم درۆن بوو یان موشک بوو جارەکان تر کاتێشا بوو بەس ئەم جارە نازانم درۆن بوو یان موشک بوو ئەمە تقریبی پێنجەم جارە مەترسی زۆری دروست کردە لەسەر گوندەکە دوو جاری تقریبا پێشوش لەم خوارەدا لە عەرز ینی لەسەر ڕێگاکە بوو ئارە وەڵا چۆنە ڕۆڵا لە مرسیاتات بۆ یە موشکی خوانەگەران بەر ماڵێ بکەوێت بەر شتێ بکەوێت